من نکر لهم بری خواه هزن خدایی چقاس هاتن سرمنجی من باور کرد که مروف آزاد پراستن بلندهیه قدر چرانوس من باور نکر که چارمخا سال بیستامین دبون چارمخا نوجن بتنا خواه ود بدنگیش گورستانی ده از اللي بندی بم دیسا جی باور نکمش چرانوسی بقاس لیدان دلی منیا داوی حتی پرچه داوی یمیجی خواه شبو مرواهی بکار بینه لەرکوێ بیسەرمانن سڵاوتان لە بێم کاتتان باش بە ڕێزان بەرمەتی و کارانم هەوڵەکانیم کاتژمێرەتان پێشکەشەکەین لە دەستپێکی ئەم بوڵتەنەشدا ڕوودەکەینە شەنگال بۆ خۆتان دەزانن کە نیوەڕۆی ئەمڕۆ لە هێرشێکی ئاسمانی فڕۆکە جەنگەکانی تورکیا لە چێی شەنگال ئۆتۆمبیلە کراوەتە ئامانج سەرچاوێک لە شەنگالەوە بە میدیاکانی ڕاگەیاندۆ لە بەیانی ئەمڕۆ سوپای تورکیا ناوچەی سەردەشتی لە چای شەنگال 3 جار بردومان کردووە باسییان لەو کرۆ لە بردومانەکەدا ئۆتۆمبیلێکی جۆری تیۆتا هایلۆکس کراوەتە ئامانج تا ئێستا زیانەگیانی و کانی ئەم بردومانە نەزاندراوە ئەرگە شەنگالی ڕۆژنامەوان لە شەنگال و ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت دوازانیاریمان دەداتێ ئارگەش سلااوت لێبێ دێمەلای تۆ پێمان بڵێ دوازانیاری چییە لەبارەی و بردومانی ئەمڕەوە کێبوونەوە کەسانی کە کراونەتە ئامانج زیانی گیانی و مادی هەبووە کەرمکە سلاف سرجوان جبوی و همو گودروان رادیو براستی افدامك درجه كنت افجر بالا فرن بمروف لسر اسمان شنغال كيم نبويا بله جخوا بهالبجارتنين الباريزغانية باكوري كردستاني وتركيا را چاكو AKP دوان هالبجارتنا ده ببنكت دخوازي طولا بنكتنا خواجي قالي هرمي وطايبة جي شنغالي هليني جخوا ايرو 2 ساعات النيفار روجيدا tam 2 saat 12 da tevgeri kabala prin bemrof la اسمان شنغالي هبو لسردشتا چه شنغالي وكا كونجي زانن لوي دري وارگهين پنابرن هنا كودما اديشن چتين داشي چه بو گلي شنغالي تبعي خو لسردشتا چه شنغالي خو بجي کربو لوي دري لناوا چادران دا دناوا مالان دا اريشي سيارة مدني هاتيا کرن د اريشي دا دوجن بريندار بنا حتى نها ناسنامه وانجي نهاتيا ازانين كو او جنانا كينا ل تندرستي وان باشا تخري لسر تندرستي وانينا راستا سي جارن بدرون اريشي و سياري هاتبو كرين پشتي دما دستبك اريش هاتيا كرين هر دو جن جتي فريانا پشتي وجه دو جاري دلجي الهمان سياري خستيا هروساجي يبشي واسايش هيزيد خانشي راق هنديكو اف سياره نعي ديوانا لحتى انها سازين ريفبريا خسرا شنغالي نغوتنكو اف سياره گریدن کیجان سازی یان جیا گلی هرمی شنغالی ددم پیش داوی هین بهتر آگاهین زلالتر لسر هم اریشه هم ناسنامه کسین کو بریندار بونه ورنا زلال کرن آدنجی حتی وانت یجی تفگرا بالا فرن کشفل ازمان شنغالی اوای کی دشوار دومه ئارگە شەنگالی سپاس بۆ زانێرەکانت کە لەگەڵمان بووی بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین بربژێری ئاک پارتی لە شوێنی بربژێری دەم پارتی کرایە سەرۆک شارەوانیوان بە بڕیاری دەستەی هەڵبژاردننی پارێزگایوان دەستی هەڵبژاردننی پارێزگایوان لە شوێنی عەبدوڵڵا زێدان بربژێری دەم پارتی بۆ گەورە شارەوانی وان کە لە هەڵبژاردننی سیوێکی ئاداری ئەمساڵ لە 55.48 دەنگەکانی شارەکەی بەدەستێنا و بڕیاری دەست بەکاربوونی بە عەبدولئاهات ئافراس بربژێری ئاک پارتی بۆ گەورە شارەوانی واندا کە لە هەڵبژاردنەکەدا لە 27.15 دەنگەکانی بردوێتەوە. گوتەبێژی دەم پارتی ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لانقەرە ڕایگەیان مافی یاسایی عەبدوڵڵا زەیدان بربژێری هاوسەرۆکی گەورە شارەوانی وان لەسەر ئەو تانەی وەزارەتی دادوەرگیراوەتەوە
کاڕۆژێنی 29 ئادار 5 خولەک پێش کۆتایانی دەوام وەرگیراوە. ڕاستەوخۆ لە وانەوە گوڵدەرام ڤارلە پەرلەمانتاری دەم پارتی لەگەڵمانە. خات و گوڵدەرام سڵاوت لەبێ، ئەم کاتت باش دەمەوێ پێمان بڵێ ڕەوشیوان ئێستا چۆنە و لێسەندنەوەی ئەم متمانەیە تا چەند یاساییە تا چەند نایاساییە بەگشتی دەمێ باسێکی وانمان بۆ کێسە لە چ بارودۆخێکدایە؟ یا ئەگە بێژم یانێ زوانێ هەلبژارتە دەدا چاردە کرد من هەم ناوچێخە هەم ناوەندەخە هەلبژارتنێ سەدی سەد me qazanç kir. Yani em dikarim dijim mesele da jî gotibû zaten em çarda çar bikin. Lê eva AKP û hukuksuzbûna devletê û Adalet Bakanlığı'yı roja înê 5 dakika kapatbûna YSK'yı da ekî biryarek işine hevalı hesarokî mera. Lê işte memnun hakkı, ji bo memnun hakkı. Ama yani em dikarim bijin vakti gava serî dankir Abdullah Seydan gava serî dankir YSK ija mesela hukuki wana dikar bu evi bigotana hani serî dana tenabe bu çağıyekne tabi seride ez bijin fitne fesat buna o dizbuna AKP bisek yek sale ser bir bajarı yani tene Türkiye Kürdistan'ı her tarafı daye bir rojem Rafşavi dibinin yani em dikarim bijin Rafşavi hadaya oldu. Tabi mazbatı yani mazbatı kabul neden ki her seraptayı kabul nekirin. Leyro Rafşavani embejin hak serpiyaya sahibi irada hacı sahibi her serapı hacı derken le emkarın bejin ki hazır kırbun zaten yani AKP'ci evi Adalet Bakanı üye hukuki iro hazır kırbun her kolonida emkarın bejin polisi van askeri van sekinine yani evi hazır kırbun jiboy iro yani erişeki fazla ser gelhe ama mesele da jibotu bu yani ev kayyumi van ev gasbi van ev dizbuna van em kabul nakin yani tüccarın kabul nekin yani disajı kabul nekin le gel serpiyaya iro suk her ali de zaten tijiye her seroki xane ama got ya hazır kırbun yani bir zulmü hebikirana her cihda polisi van askeri van gazi van ove van arabi van sekine ama irada gelci peşaya van hebi sekine etkarım vana bejin başa xato guldera جیاوازیەکە فەرقێکی پڕ جودا هەیە لە ناوبەری و دەنگانەدا دەم پارتی لە 55.48 زێدەیە بەرامبەر بە ئاک پارتی لە 27.15 دەم پارتی چۆن خۆی ئامادە دەکات تاوەکو بەرسڤێکی باش بداتە ئاکەپە باوەڕەکەم گوێم لە هەندێک دەنگیش بێ ئەگەر دەوڵەت بێ لە بەرامبەر گەلدا هەندێک شت هەیە بەکاری بێنە ئێستا پێم بڵێ دەم پارتی چۆن خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی ئەم ڕەوشە تێپەڕێنێت yani zaten farklı mezunme aramada ya mesela nine yani gaz mesela van tu farklı mezunji biki yeke küçük biki mesela jibo nine yani ro navi Abdullah Arvasa ser AKP'ye evi harro brasa dini imanı Kur'an'ı dikin navi vanji şeyhe tüye seriledane YSK'ya giriyor az partiya ikinci me ya diyame az amada me ekibi ya jiboy van mesela farklı mezundaki farklı ekibeki mesela ne yani hingi AKP hatiye servir yani euro iktidarı da hatta ne avantajlar gizliye ne tenekliye yani mesela euro evi ye demokrasi de Paris'in ye mafi insaneti de Paris'in gerek euro dengeki mezun bakın euro belki embejir Rafşavani da kanişan kiriyor ama sübeciye ki denebe çünkü idi him bu yani himin harabiye bu le iroji bu harabiye nişandıke emkarın ekibeşin yani ama farkı ki mezun çekir ama dakikayı hacı çekir ama mesela bu ne yani himi
يعني بيجن دزي بنا هم غصب بنا هم إرادة غصب بنا جيبوي اكنينا فرق كمازنه هنا جيه ماذا مثلا فرق ان بيجي بتشوكي مازن جيب واندرا دج مثلا هنا مدالانه AKP نظام بو يعني تحمينا بينات كن هي سري آهن دخالبه gel بس سفجرادا بو إيدي أم بناخذن قيومي تناخذن ظلمة تناخذن قرتبونا تناخذن برشبونا تأيدين ناخذن تبعه بس ذكي مازندان أما طبعا بيجين إيرو أبين الشانكر أما مسيري دا جيبو هر آنی در بوتونه مگو چه دبه بلا ببه ام شارداری نادنوانا باجاری خان نادنوانا باشه هلوستی جهه پچانه لنباره و کمک پیش سا گوکان گنایدن باسی لو کرده بو که امام هوله لدجوی خلکی وان قبول ناکین هیچ گفتگوی اکتان کردو لما ویم چند کات جمعه دار لرگی اوانو تاوکو بزلالی هلوستی وان بزانن الو گوید لدنگ و خاتون من پرسیم هلوستی جهه پا چونه لنبارو دوخه الو خاتو گل درام دنگی تو چود؟ دنگی تو دیت لای اما پرسیم هلوستی جهه پا چونه لنبارو دوخه جهه پا؟ بله نه پارتیا یکمین امن برزا جهه پا تنه زاته دزانم بلام تنیا پرسیم هلوستی وان چونه برانبر بم هولی آکپا بو کرده وانجی الو بله کرم که خاتو گل درم باورکم دنگی من ناچێت ئەو کەمێک پێشێساش گۆکان گونایدن باسی لەوە کردبوو کە وەکو جەهەبە ئەم هەوڵە لە دژی خەڵکیوان قبول ناکەین و کاردانەوەیان نیشاندا بوو دژی ئەم بڕیارە وەکو خاتو گۆڵدەرام واردلەش باسی لەوە کرد کە دەم پارتی و گەلیش لەسەر پێیە تاوەکو ئەم هەوڵە داگیرکاری ئاکەپە بەرامبەر بە بەوان و بە خەڵکیوان کردوێتی هەڵوێستێکی جدی دەرببڕن گوتە بێژوی دەم پارتی ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە ئەنقەرە باسی لەوە کردبوو کە مافی یاسای عەبدوڵڵا زەیدان بربژێری هاوسەرۆکی گەورە شارەوانیوان لە سەرەوتانەی وەزارەتی دات وەرگیراوەتەوە کە ڕۆژی هێنی 29 ئادار 5 خولەک پێش گۆتایەتنی داوام وەرگیراو دەرسی هەڵبژاردننی پارێزگایوان لەسەر داوای عەبدوڵ ئاهاد ئافراس بربژێری ئاک پارتی بۆ گەورە شارەوانیوان وربینیەکانی تاو کردو بڕیاری داوە کە زەیدان مافی هەڵبژاردننی نییە لەسەرەوە بنەمایە بڕیار دراوە بڕیاری دەست بەکاربوون بدرێتە ئارڤاس کە دووەم بربژێر بۆ لە هەڵبژاردنەکان زۆرترین دەنگی بەدەستێنەوە ماسوونی کارامان پارێزەری عەبدوڵڵا زەیدانیش ئاماژەی بۆ دا و دۆخێکی لەو شێوەیە یەکەم جارە لە مێژووی کۆماری تورکیادا ڕووبدا ئەو دەڵێ بڕیاری کۆتایی کە دراوە پوچەڵە زێدان پێویستە ئەمڕۆ بڕیاری دەست بەکاربوونەکەی وەربگیرێ ئەگەر نەیدەین ئێمە دەست بە پرۆسە یاسایی پێویست دەکەین ئێمە پێشتر ئامادەکاریمان کردووە بەڵام هەموو ئەمانە ئەوە دەردەخەن کە پێشتر پلانی بۆ داڕێژرا و وەکو ئاماژەم پێدا هەر لە سەرەتاوە کە بربژێری ئاک پارتی لە شوێنی بربژێری دەم پارتی کراوەتە سەرۆکی شارەوانیوان و بڕیاری دەستەی هەڵبژاردننی پارێزگای واندا ئەگەر ئەمڕۆڵا ئامادە بێت دەچینە ڕۆحا لەوێ ڕۆژنامەوان ئەمڕۆڵا ئاجر لەگەڵمان دەبێ ئەمڕۆڵا سلااوت لەبێ پێمان بڵێ بارودۆخی ڕۆحا چاوەیە ئەمڕۆڵا گەر لە دەنگمە گوێمان لە دەنگی گەلە پێمان بڵێ بارودۆخی ڕەحاچەوەیە بەڵێ کەرەم کە ئەم لەحاڵە جورنێراش دەم پارتی سەرکەت بۆ کەونجی زانن یەکی ئازارێ لێ لە هەمبەری بێ سەرکەتنێ دەسەڵاتدارە خواستن قایم باوێژن شارەداریە ئیترازی ئاخر چێبوون لە هەمبەری وێنایە گەل بەتەک نیشان بدێ سەبەهێ لەبەر ئاواهیا دەم پارتی گەلە کەس هاتن جەم هەف یە پارتیلێ و مەشانە عادلێ سەرایە حیلوان جورنێراش لێ خواست پۆلیس خواست پێشاوا بگرێ پێشەگەل بگرێ براستی دیمەنێ مینا ساڵی نۆتیدە دەکەتن هەمبەریمە گەل بەرتەکێکە مەزن نیشاندا و بەریخاتی پۆلیسا خرا کردن مەشیانە بەر عادلیەیە
جورنالاش نهال لبر عدد جورنالاش هزار کس هیا جواب کساده هر شهردار نافچین حلوانه یه دم پارتیج هلا یه دربشین باز یه نافچه رحای تواهی لبرن گل به هزار کسی نافدا سالشن پیر زاروک کسی آسانکی واهی هنر سلوگانا تاویجن دروشها تاویجن belki de güvatevej ya şuma deki perdur kile denk disate bra gel govel bir fiyat bejina mirade xwat teslimi qayyum anakin teslimi kese gomene jari nakin lehunduru adle da civine kaya civine ka goye biryar bisinin la itiraz AKP ve sermase biryar bidin le haberi benaya gel der veya coş mezina gel dibeceğim irade xwat şaradariya xwat teslimi AKP nakin ve vücut zanı çupen salbere ve nafçe refusine sevgara kurt şaradari de fıtıbu le sale 1988 de kayyum hatı vabetin devsa nadir temel pişti çupen sala caraya kemine ve nafçe dem parti embeci partiye ke kurda serket le duazın be hukuki be aslında irade gel gaz bugün hem ve nafçeyle şopinin boşakmazın haya gel bertek nişandı geldi ve irade yapatısın lakin naha govern bigirtine ve juana govern girle duruşmayı şoreşkeri davejin Kur'an'ın şoreşkeri divejin باشە ئەمڕۆ لا دەتوانی وان لەگەڵ وان باخفی بابزانێکین گوێمان لە دەنگی ئەوانیش بێ گەلس ئەوان چی دەڵێن پامی وان چییە؟ دەکاری لەگەڵ وانجی باخفی بزانین پامی وان چینە؟ هەر کەس لەوێ ئامادەیە دەکاری پامی وی وەربگری زانین پامی وان چییە؟ لها السابقة برينم ما قال ما دنك فرد هذاك صار الناس بدل دنك شرانا توا دنك درسنا توا النظام لها متكون أخذ رجل كيف بس دنك هذا بريش مثلا قال بزيارة مرادة أخذ تسمى تسمى از میوانی که ببینم میکروفون درش بکن باشه لەگەڵمان بمێنەوە تا تۆ میوانی خۆت ئامادە دەکەی ئێمەش هەندێک زانیاری ئەپدەیت دەکەینەوە سەرنجتان بۆ ڕاگەیەنراوەکەی بەڵێ لەگەڵ دەنگم تێگەلو بەڵێ دەنگی تۆ دێ هەتاوکنێت تۆ میوانی خۆت ئامادە دەکەی منیش سەرنج دەخەمە سەر ڕاگەیەنراوەکەی هاوسەرۆکاتی دەستێ بەڕێوەبەری کەجەکە سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی سیوێکی ئادار لە تورکیا و کوردستان کە ڕاگەیەنراوێکی بڵاو کردبەوە ئەمڕۆ دەنگی تۆ دێت ئەمڕۆ ئێمە گوێمان لە دەنگی تۆیە ئەمڕۆ دەنگی تۆ باش دێتە ئێمە ئەگەر هەوڵ بدێ یەکێک لەوانەی کە لەناو ئەو چالاکیەدان لە نێو ئەو دروشمانەدان بتوانانی لە نزیکەوە لەگەڵیان خەبەر بدەیت سوپاس دەکەین ئەگەر باوەڕەکەم نەتوانین لێک بگەین سوپاس بۆ زانیاریەکانت بەڕێزان سەرنجتان بۆ ڕاگەیەنراوەکەی کەجەکە ڕاکێشم هاوسەرۆکاتی دەستێ بەڕێوەبەری کەجەکە سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردننی سیوێکی ئادار لە تورکیا و کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردبەوە کە ببوونەی بەدەستێنانی سەرکەوتنی مێژووی لە هەڵبژاردننی خۆجەی پیرۆزبایی لە گەلی کورد کردو و دەڵێ کە دەبێ هەمووان هەڵوێستی گەلی کورد ڕۆڵی ئەو سەرکەوتنە مێژووە ببینن و دروشم لی با دروستی لی تێبگەن ڕاگەیەنراوەکەی هاوسەرۆکاتی دەستێ بەڕێوەبەری کەجەکە بەم جۆرێ هەوڵ دەدەم چەند بەشێکیتان بە کورتی بۆ بخوێنمە و سەرنجتان بۆ ڕابکێشم باس لەوە دەکا کە لە هەڵبژاردنە خۆجەیەکانی سیوێکی ئاداری 2024دا لە باکووری کوردستان و تورکیا گەلەکەمان ئیرادەی خۆی نیشاندا و سەرکەوتنێکی گرنگ و مێژووی بەدەستێناوە لەبەرەو سەرکەوتنە مێژوێش پیرۆزبایی لە گەلی کوردستان بە تایبەتی لە باکووری کوردستان کردووە ئەو سەرکەوتنەی کە گەلی باکوور بەدەستێناوە هەموو پارچەکانی کوردستانی دڵخۆش کردووە و هەموو گەلی کوردستانیش بەو سەرکەوتنەوە سەربەرزن باسی لەوە کردووە کەجەکە ئەو ڕەڵە مێژووی دایکان بۆتە خاوەن جێگەیەکی گرنگ
بەڕێزەوە سڵاویان لێ دەکا. هەروە بۆ سەرکەوتنی مێژووی کە بەدەسەنراوە هەڵوێستی ژنان و گەنجان پێشکەوتن و پاراستنی کۆڵەکەکانی ئازادی بۆتە خاوەن جێگایەکی گرنگ و هەڵوێستی ژنان و گەنجان گەمەکانی ناوەندەکانی شەڕی تایبەت پوچەڵکراوەتەوە. هەڵبژاردننی خۆجەی سیوێکی ئاداری گەلەکەماندا لە دژی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ ڕژێمی قەیوم کە ئیرادەی گەلی کوردی زەوت کردو سیاسەتی بکۆڵی و قڕکردنی دەسەڵاتداری ئاکەپە و مەهەبە هەڵوێستێکی ڕاشکا و ڕۆنی نیشانداوە و ئیرادەی گەورەی نەورۆزی لە هەڵبژاردننی خۆجەی سیوێکی ئاداریش نیشاندرا. گەلی کورد وتی کە گۆشەگیری و فاشزم جێگەیان نابێتەوە و بەهێزترین وەڵامیان داونەتەوە کوردستان ڕێگەی بە فاشزمی ئاکەپە و مەهەپە نەدا. فاشزمی ئاکەپە و مەهەپە کە 9 ساڵە ناتوانێت سەر بە گەلی کورددا بنەوێنێ. گەلی کورد لە ڕێبەر ئاپۆ هەڵوێستی ئازادیدا ببڕێ کۆمەلگای تورکیا بکاتە دوژمنانی کورد. لە کۆمەلگەی تورکیاشەوە زلێکی مێژووی بەرکەوتە و بەرەو هەڵدێر هەڵگێڕاوەتەوە کە جێگە دەڵێ ئەو ئەنجامەی کە ئێستا بەدەستێنراوە بۆ هێزە دیموکراتیەکان کە بۆ ئازادی و دیموکراسی تێدەکۆشن بۆتە بانگوازیەک هەڵوێستی تەسکی خوان تێپەڕەنن و یەکێتی هاوپەیمانی خوان زیاتر بەرەو پێشەوە ببن. بەڕێزان دەمەوێت هەمان ئەو هەواڵەتان بۆ ئەبدێت کەمەوە کە لە سەرەتاوە ئاماژەمان پێدا بربژێری ئاک پارتی لە شوێنی بربژێری دەم پارتی کراوەتە سەرۆک شارەوانی وان بە بڕیاری دەستێ هەڵبژاردننی پارێزگای واندا. دەستێ هەڵبژاردننی پارێزگای وان لە شوێنی عەبدوڵڵا زێدان بربژێری دەم پارتی بۆ گەورە شارەوانی وان کە لە هەڵبژاردننی سیوێکی ئاداری ئەمساڵ لە 55.48 دەنگەکانی شارەکەی بەدەستێنا و بڕیاری دەست بەکاربوونی بە عەبدوڵڵا ئاهات ئافراس بربژێری ئاک پارتی بۆ گەورە شارەوانی وان داوە کە لە هەڵبژارنەکەدا لە 27.15 دەنگەکانی بردوتەوە. گوتەبێژی دەم پارتی سەر لە بەیانی 2 نیسان باسی لەوە کردبوو کە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە ئەنقەرە باسی لەوە کرد کە مافیاسای عەبدوڵڵا زەیدان بربژێری هاوسەرۆکی گەورە شارەوانی وان لەسەر ئەو تانەی وەزارەتی داد وەرگیراوەتەوە کە ڕۆژی هێنی 29 ئادار 5 خولەک پێش کۆتایهێنانی دەوام وەرگیراوە. هاوکات دەستەی هەڵبژاردننی پارێزگای وان لە سەرداوای عەبدوڵڵا ئاهات ئافراس بربژێری ئاک پارتی بۆ گەورە شارەوانی وان وروبینەکانی تەواو کردو بڕیاری داوە کە زەیدان مافی هەڵبژاردننی نییە. مەحسوونی کارەمان پارێزەری عەبدوڵڵا زەیدانیش ئاماژەی بۆ داودۆخێکی لەو شێوەیە یەکەم جارە لە مێژووی کۆماری تورکیادا ڕووبدا و دەڵێ بڕیاری کۆتایی کە دراوە پوچەڵە زەیدان پێویستە ئەمڕۆ بڕیاری دەست بەکاربوونەکەی وەربگیرێ. بەڕێزان کۆمیتەی شێد ئاکیف مامۆزاگرۆس لە ڕاگەیەنراوێکدا باسی لەوە کردووە کە 4 نیسان ناسنامەیەکی نوێی کوردی ئازادە. لە ڕاگەیەنراوێکدا کۆمیتەی شێد ئاکیف باسی لەوە کردووە کە 4 نیسان 76 ڕۆژ ببورن 76 ساڵ ڕۆژی لە دایکبوونی ڕێبەر ئاپۆیە خوڵقێنەری استراتیژی و دروشمی ژن ژیان ئازادی کە لە دایکبوونی کوردی خاوەن ئیرادە و ئازادە و هەروەها 20مین ساڕۆژی دامەزراندنی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاکە و 12مین ساڕۆژی ڕاگەاندنێکی نەئینکانی پاراستنی ژنان لە ڕۆژاوی کوردستان یەپەشەیە. پیرۆزبایی ئەو ڕۆژیان کردووە و باسییان لەوە کردووە کە هێزی گەریلا لە چوارچێوەی تەکنۆلۆژیا و سازکردنی دژە فڕۆکە واتە درۆن و کۆنتترۆلی ئاسمانی لە هەموو گەلەکەمان و ئازادی خوازان پیرۆز دەکەن و باسییان لەوە کردووە کە لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ تێکشکاندنی بێ ئیرادەی و کەساتی کلاسیکی کۆمەلگەی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ژیانەوەی سەر لە نوێی مرۆڤایەتی و سازبوونەوەی کۆمەلگەیەکی ئەخلاقی سیاسی و خاوەن دەرکەوتنە لەو هێڵەدا. هەڵکات لە ڕاگەنراوێکیشدا پاژک باس لەوە دەکا کە ئازادی جەسێ ڕێبەر ئۆجەلان لەم ساڵەدا تێکۆشانی ئامانجی بنچینەی تێکۆشانی ئەوانە و ئەوە خراوەتە ڕوو کە بەم بیر و باوەڕەوە ئێمە ڕۆژی لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ لە ژنان و گەلی کورد و دۆستانی گەلەکەمان پیرۆز دەکەین و باسی لەوە کردو 4 نیسان ساڵێدی لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ لە ڕێبەرمان لە ژنان و گەلی کورد لە تەواوی مرۆڤایەتی کە لە پێناو ئازادی تێدەکۆشن پیرۆز دەکەین و بۆ بڕوایە و پێشوازی لە 4 نیسان دەکەن کە بەواتای ژیانی ئازاد جۆش و خۆشی سەرکەوتنی ژنی ئازاد کۆمەڵگەی ئازاد بە بڕوایە کە لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ لە دایکبوونی مرۆڤی ئازادە و سەر لە نوێ لە دایکبوونی مرۆڤایەتی ئازادە. هەڵبژاردنەکانی
پەرلەمانی باشووری کوردستانیشمان لە پێشە سەرنجتان بۆ دوایین هەڵوێست یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاکێشم کە ئەمڕۆ لە سلێمانی مەکتەبی سیاسی حەزبەکان کۆبووتەوە تێیدا هەڵوێستی خۆی لەبارەی پرسی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان خستۆتە ڕوو دەڵێ ئامادەکاریەکانیان تەواو کردووە تا ساتەش یەکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنە لە وادەی خۆیدا. ڕزگار حاجی هەمە لە پرسرای مەکتەبی هەڵبژاردنەکانی یەکێتی سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەب سیاسی حەزبەکان سەبارەت بە پرسی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم لە لێدوانێکدا بۆ میدیای فەرمی حەزبەکەی ڕاگەاندووە کە ئەمڕۆ لە سلێمانی مەکتەبی سیاسی حزبەکان کۆ دەبێتەوە تێدا هەڵوێستی خۆیان لەو بارەوە دەخاتە ڕوو دەڵێ ئامادەکاریەکان تەواوکراوە تا ئەم ساتەش یەکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنە لە وادەی خۆیدا. بڕیارە دەی حوزەیرانی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت پاش تەواوبوونی وادەکە پارتی دموکراتی کوردستان لیستی ناوی کاندیدەکانی خۆیان پێشکەش بە کۆمیسیۆن نەکرد و بایکۆتی هەڵبژاردنەکانی ڕاگەاند. کەسوکاری شەیدانی هەڵەبجەش دەڵێ داواکارین موشەکانمان هاوتە عێراق بکرێ و دەڵێ شەیدانی جینۆساید کراوی هەرێم لە 1 تا 3 شەهید لە 450,000 دینار وەردەگرن لە 3 شەید تا 12 شەیدیش 900,000 دینار وەردەگرن بەڵام حکوومەتی عێراقی بۆ هەر شەیدێک 1,200,000 دینار دەداتە کەسوکاریان. ئێمەوە کەسوکاری قوربانیان بە هەموو چین و توێژەکانەوە لە هەر بنەماڵەیەک لە شەیدانی سەنگەر و جینۆسایدی گەلی کورد هەرێکێکمان شێوە موچەیەکمانەیە و بە تایبەت شەیدانی جینۆساید بنەماڵە شەیدەکان لە شەیدێکەوە تا 12 شەید لە هەر خێزانێکدا حکوومەتی هەرێمی کوردستان هەر یەکێکیان بە شێوەیە موچەی بۆ دابین کردووە. وەیە داوا لە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانەکەین هەرچی هەوڵێکیانەیە بیخەنەگەڕ لە پێناو هاوتاکردنی موچەی کەسوکاری شەیدان و جینۆسایدکرایان لەگەڵ حکوومەتی هەرێمی لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ. ئەو جیاوازیەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کەسوکاری شەیدان و جینۆساید کراوان زۆر جیاوازە لەو هاوکاری و موچەیی کە لەگەڵ حکوومەتی عێراقیایە. داوای هەوڵی جدی لە ئەندامانی پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان دەکەین هەرچی زووە هەوڵەکانیان بخەنەگەر بە تایبەت وەزارەتی شەیدان بەرنامەیەتی لە ماوەیەکی کەمدا لەسەر زیادکردنی بەرنامە و زیادکردنی موچەی کەسوکاری شەیدان هەوڵی جدی بخاتەگەر بۆ هاوتاکردنی هەموو موچەی. هەرشاد بن.